ئاماری ڕووداوەکان لە ڕۆژانی پشووی جەژنی نەورۆز کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە لامان تۆمار کراوە بریتە لە 4 ڕووداوی جۆراوجۆر لە کۆی ئەو 4 ڕووداوە 3 ڕووداوی ئاگرکەوتنەوە بووە لەگەڵ یەک ڕووداوی دروستبوونی لافاو. سەبارەت بە 3 ڕووداوی ئاگرکەوتنەوە دیارە ئۆتۆمبیلی هاوڵاتیەک لە قەزای ڕەواندۆست لە جۆری BMW گڕی گرتبوو بەهۆی شۆرتی کارەبایی ناو بزوێنەرەوە دەست بەجێ تیمەکانمان لە بنکەی بەرگری شارستانی ڕەواندۆست توانیان بگەنە شوێنی ڕوودا و ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و ئاگری دووەم لە ناو سنتەری قەزای سۆران بوو دیارە لە ماڵی هاوڵاتیەک ئاگر دروست بوو بەهۆی گرگرتنی بوتڵی غازەوە بووە. تیمەکانمان لە بنکەی سۆران توانیویانە کۆنتڕۆل لەسەر ئەو ڕووداوەش بکەن و لە قەزای مێرگە سۆریش ئاگرکەوتنەوە لە مۆلیدەیەکی کارەبایی بووە و تیمەکانی بنکەی بەرگری شارستانی قەزایەکە توانیویانە ئاگرەکە بکوژێنەوە. سەبارەت بە ڕووداوی لافاو لە شەوی 20 لەسەر 21 ئاگادار کراینەوە بە بوونی ڕووداوێکی لافاو لە ئەنجامی ئەو شەپۆڵە بارانبارینەی کە سۆران و دەوروبەری گرتەوە. دیارە لافاو لە ناو سنتەری قەزای سۆران لە گەڕەکی جوندیان دوو دروست ببوو. تیمەکانمان لە بنکەی بەرگری شارستانی سۆران بە کەلوپەلی پێویست گەیشتە شوێنی ڕووداوەکە و توانیان کاریگەری ئەو لافاوە کەم بکەنەوە کە بەهۆی ئەوەی کەوا لافاو بچێتە ناو ماڵی هاوڵاتیەک و لەوێندا تیمەکانمان توانیان ئەو ئاوە لە نێو حەوشی ماڵەکەیان بهێنە دەرەوە و بە سەلامەتی ئەوانەی کە لەوێن دەرێبوون و ڕزگاریان بکەن. و سەبارەت بە زیانی گیانی و زیانی مادی سوپاس بۆ خوای گەورە زیانی گیانی تۆمار نەکراوە تەنها زیانی مادی تۆمار کراوە بەپێی ئەو خەملان نشکا لە بەڕێوەبەرایەتیمان خەملاندنی لە بۆ کراوە زیانە مادیەکان دەخەملێنرێن بە ملیۆنێک و 158 دیناری عراقی